ئەڵمانیا چووە ڕیزی ئەو نزیکەی 20 وڵاتەوەی کۆمەڵکوژی ئەرمینیەکانی لە سەروەختی ئیمپراتۆریەتی عوسمانیدا بە ژێنۆساید ناساندووە. دەکرێت بگوترێت پەرلەمانتارانی ئەڵمانیا بە تێکڕای دەنگ ئەم بڕیارەیان پەسەند کرد بەبێ ئەوەی ڕەخنە و ناڕەزاییەکانی گەورە کاربەدەستانی تورکیا بەهێن دووەربگرن. ئێمە ڕەخنە قبول دەکەین، تەنانەت ڕەخنەی نابابەتی و ڕەخنەی هێرش ئامێزیش، بەڵام دەبێت بۆ لایەنی بەرامبەر ڕوون و ئاشکرا بێت. هەڕەشەکان بە مەبەستی ڕێگەگرتن لە ڕوانینی ئازادانی پارلەمانی ئەڵمانیا جێی قایلبوون نییە. سەرۆکی تورکیاش ڕۆژی پێنجشەممە لە کینیاوە کاردانەوەی خۆی ڕاگەیاند و باسی لەوە کرد ئەم بڕیارەی پەرلەمانی ئەڵمانیا ئاڵۆزی و پشێویەکی بەرچاو لە پەیوەندیەکانی نێوان ئەنکەرە و بەرلیندا دێنێتە ئاراوە. لەو ماوەی ڕابردوودا لەگەڵ سەرۆکوەزیری تورکیادا قسەمان کردووە و هاوڕاین لەسەر پرۆسەی کشاندنەوەی باڵۆزەکەمان بۆ وتوێژی زیاتر لەسەر ئەم دۆسیانە کە ئاڵۆزیکی بەرچاو دێنێتە ئاراوە و کاریگەریشی دەبێت لەسەر پەیوەندیەکانی ئەڵمانیا و تورکیا. تورکیا داندەنێ بەوەی 100,000 ئەرمینی لە دەمی یەکەم شەڕی جیهانیدا کوژراون، بەڵام نوکوڵی دەکات لەوەی ئەم کۆمەڵکوژیە هەڵمەتێکی بە بەرنامە بوو بێ بۆ ژێنۆسایدکردن. سەرۆکوەزیری تورکیا کە بە کەسێکی نزیک لە ڕەجەب تەیب ئەردۆغان دادەنرێت دەڵێت تورکیا هەرگیز بەم بڕیارەی یاسادانەرانی ئەڵمانیا قایل نابێت و بە هەڵەیەکی مێژوویش ناودێری کرد. ئەڵمانیا کە هاوپەیمانێکی گرنگی تورکیایە پەرلەمانەکەی یاداشتی ڕاسیستەکانی پەسەند کردووە ئەم بڕیارە هەڵەیەکی مێژوویە. مێژووی گەلی تورکیا ڕوونە و شانازی بێ مێژووی خۆمانەوە دەکەین. مێژوویەکمان نییە لە بەر شەرمەزاری سەردا بنەوێنین. چاودێر لەو بڕوایەدان تورکیا ئێستا لە ڕەوشێکی ئاڵۆزدایە لە ڕووی پەیوەندیەکانیەوە لەگەڵ وڵاتانی جیهاندا. بێگومان کاریگەری دەبێت لەسەر پەیوەندیەکانی تورکیا و ئەڵمانیا. بێگومان ئەمەش بۆ تورکیا باش نابێت چونکە ژمارەیەکی کەم دۆستی ماونەتەوە. ئەوە رووسیا، ئەوە میسر، ئەوە ئیسرائیل کە ئەم وڵاتانە بۆ تورکیا گرنگن و درێژەدانیش بەم کێشانە لە بەرژەوەندی تورکیا نین. یاداشتی ئەم بەرنووسە لەلایەن حکوومەتەکەی ئەنگێلا مێرکل و ئۆپۆزیسیۆنی وڵاتەکەەوە خراوەتە بەردەستی پەرلەمانی ئەڵمانیا و پشتیوانی تەواوی لایەنەکانی پەرلەمانیشی بەدەستێناوە. خۆشم و تەواوی حکوومەتی ئەڵمانیاش دەمانەوێت بەشدار بین لە بەرزڕاگررتنی دیالۆگ لە نێوان تورکیا و ئەرمەنیا لەسەر ڕووداوەکەی 101 ساڵ لەمەوبەر. هەرچیەکمان لە دەست بێت دەیکەین تا هەردوو وڵات دەست بکەنەوە بە وتوێژ سەبارەت بەوەی چۆن بگەنە ئەنجامێک لەسەر ئەم مێژووە. ئەرمینیا دەڵێ عوسمانیە تورکەکان لە یەکەم شەڕی جیهانیدا 1,500,000 ئەرمینیان کۆمەڵکوژ کردووە. ئەرمینیەکان لە سەرانسەری ئەڵمانیاوە چووبوونە بەرلین و چاوەڕوانی ئەنجامی دەنگدانەکەی پەرلەمانیان دەکرد و دواتریش کەوتنە ئاهەنگگێڕان. بێگومان زۆر مەزنە، بەڵام مخابن زۆری خەیان تا ئەڵمانیا بەو زیرەکی و مێژوویە هەیەی ئەو جار گەیشتە ئەم بڕیارە. ئەم نمونەیەی ئێمە سەلماندنە کە ئەم جۆرە کارە درڕندانانە هەرگیز لەبیر ناچنەوە. ئایا لە ئێستادا بکرێن یان لە ئایندەشدا؟ لە تورکیاش خەڵکو و بەتایبەتیش لە ئەنگرانی پارتی نەتەوەپەرستی مەهەپە خۆپشاندانی ناڕزاییان کردووە لە بەردەم کنسڵخانەی ئەڵمانیا لە ئەستەمبول. تەنها سێ لایەن لە پەرلەمانی تورکیادا ناڕزاییان دەربڕیوە بەرامبەر بە ژێنۆساید ناساندنی کۆمەڵکوژی ئەرمینیەکان. ئاکەپە و جەهەپە و مەهەپە دەڵێن ئەم بڕیارە لەسەر قسەی بێبنەمای ئەرمینیەکان دراوە. هەدەپە کە جەخت لە دۆسەی کورد دەکاتەوە لە تورکیادا بەشداری نەکردووە لە ڕاگەیاندنە هاوبەشەکەی ئەو سێ لایەنەدا و هاوکات وێنەی دیمەنەکانی وێرانبوونی جزیرەی خستۆتە بەردەست پەرلەمانی ئەوروپا.